ئەم کاتتان باش لەم چەند ڕۆژەی ڕابردوودا تۆمارێکی دەنگی لە تۆڕەکانی سۆشیال میدیادا مشتومڕێک و هەرایەکی زۆری ناوەتەوە. بەپێی ئەو تۆمارە دەنجە وەکو لەسەریشی نووسراوە یەکێک لە دەستگا هەواڵگریەکانی وڵاتانی دراوسێی عێراق یان هەرێمی کوردستانی عێراق پەیوەندی دەکەن بە پارێزەرێکەوە و داوای یارمەتی لێ دەکەن و پارێزەرەکەیش ئاماژە بەوە دەکا کە بە هیچ شێوەیەک ئامادەی ئەو جۆرە هاوکاریکردانە نییە. ئێمە بۆ زانیاری زیاتر لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پەیوەندی ڕاستەوخۆمان کردووە لەگەڵ پارێزەر ئەردەڵان فاتح. کاک ئەردەڵان، سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. چیرۆک و بەسەرهاتی ئەو تۆمارە دەنگیە چییە و چۆنە؟ وڵاتان لێبێ و ئێوارە باش دەستان لێکەم و ساڵ 2000 تەوەرە طبعا ئێمە وەکو خەڵکانی ئازادی خواست وەکو گەلێکی ئازادی خواست هەمیشە دەقتمان لە ئازادی کردێتەوە نەک بۆ خۆمان بۆ هەموو گەلان و من وەکو پارێزەرێکە لە شاری سلێمانی کارەکەم لە ماوەی ڕابردووە بە شێوازێکی بێلایەنانە کارم کردووە لە چوارچێوەیەکی یاساییە بۆ بەجێهێنانی ئازادی و کارم کردووە بۆ ئەوەی کە مافانەتەوەی و نیشتیمانیەکانی گەلەکەم لە چوارچێوەیەکی یاساییە بۆ هاونیشتیمانیان و هاوزمانیانی خۆم دەستەبەرکەم لە پاڵ هاوڕێکانمان. من لێرەوە ئەڵێم ئەگەر نەک جارێک ئەگەر 100 ڕۆحیشم هەبێ هەر 100 ڕۆحەکەم لە دوای یەک دەرکەن ئامادە نیم خیانەت لە خاک و هاونیشتیمانیان و هاوزمانیانی خۆم بکەم و ئەوەی کاکرا و ئەو داوای لە من کراوە لە ماوەی ڕابردووە لە جگە لەوەی کە پێچەوانی دەستورە لە هەمان کاتە من پێم وایە کە بەزانی سەروەری خاکی عێراقا و وەکو تاکێکی عێراقی وەکو تاکێکی کورد کە ئێمە لە عێراقا ئاژین مافی عێراقا کە هاونیشتیمانیەکانی خۆی بپارێزێ و لە هەمان کاتە سەروەری خاکی خۆی پارێزێ و ئەوە تەداخلاتێکی گەورەی وڵاتانی ئیقلیمیە بەرامبەر بە هاونیشتیمانیەک و بەرامبەر بە سەروەری خاکی عێراق. لە ماوەی ڕابردووە نەک من کۆمەڵی خەڵکی تریش هەمان داوای لێکرا بەڵام داواکە چی بوو؟ ئەمە چەندە جۆمان لێ بۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، بەڵام ئەمێ لە زاری خۆتەوە بیبیستم ڕێک داوای چیت لێ دەکرا؟ من لە جگە لەو جارە چەند جارێک کەس فشار و زەختم لێ کراوە هاتوونتە سەر ماڵەکەم لە هەمان کاتیشە ڕێگان پێگیراوە و داوای دانیشتن لێ کراوە و تەموحی پارە و سارە و سوسخان و زەوی زۆر خراوە بەردەم لە پێناو ئەوەیە کە من جاسوسی بکەم بەسەر خاکی عێراق و تاکی عێراقی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقەوە. سیخڕاتیکردن بۆ چێ؟ بۆ دەوڵەتی تورکیا و ئەو کەسا بەناوی دەوڵەتی تورکیا و خۆی ناسانوە داوای لە من کردووە کە کاری سیخوڕی بکەم بەسەر خاکی عێراق و هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستانەوە. باشە کاگەردەڵان، تۆ ئەو پەیوەندیە تەلەفۆنیە وەکو دەڵێت تۆمارت کردووە، پێشتر هیچ شتێک هەبوو کە وای لێ کردی ئەو پەیوەندیان بە تایبەتی تۆمار بکەی؟ لەبەر ئەوەی کە ئەمە یەکەم جار نییە ئەوان محاولە لەگەڵ مناکەن، یەکەم جار نەبووە کە ئەوان محاولە لەگەڵ مناکەن بۆ ئەوەی کە بیانێ من کاریان لەگەڵا بکەم و کارێکی خوڕیان لەگەڵا بکەم. هەر کە سەرەتا خۆیان ناسان بە منیان وت کە ئێمە فڵان کەسی لە فڵان شوێنەوە یەکسەر بە مۆبایلەکەی ترم کردمە سەر ڕیکۆرد و دەنگەکەین تۆمار کرد و دەنگین لای خۆم هەڵگرت هەتا مدەیەکی زۆر و ئەم پرۆسەیە ئەم لەو حەقی ڕابردووە دەستی پێ نەکردووە. لە 6/8ەوە ئەم پرۆسەیە بەرداوە بە چەند ڕێگا و شێوازی جیاواز هەوڵیان لەگەڵ من داوە بۆی کە من قەنەعات پێ بکەم، بەڵام من ڕەتم کردوتەوە من بڕیارم داوە ئەگەر لەت دەتیشمکەن یانت لە خەڵک و هاونیشتیمانیەکانی خۆم ناکەم. بێجگە لە پەیوەندیە تەلەفۆنیەکان وەکو جەنابەت باسیەکەی کە ئەڵەی ڕێگەی جیاوازی تریشیان گرتووەتە بەر، چی بوون ڕێگە جیاوازەکان؟ منە هەوڵیان داوە من ببین و قسەم لەگەڵا بکەن و بالفعل قسەم لەگەڵا کردوون و لە هەمان کاتیدا هاتوونتە سەربانی ماڵەکەم و لە هەمان کاتە لەناو بازار لەناو شاری سلێمانیە دوام کەوتون بۆی کە چاودێری بکەن و یعنی دەرفەتێک بدۆزنەوە بۆی توانە قسە لەگەڵ من بکەن و بۆ ئەوەی کە قەنەعات بە من کە من کاریان لەگەڵا بکەن.
بەپێی ئەو پەیوەندیە تەلەفۆنیە لە کۆتاییدا ئەو کەسێک کە بە کوردی لەگەڵ جەنابتا دەدوێ پێت ئەڵێ دوایین ڕۆژەکانی ژیانی خۆ ببژێرە مارجی چۆنێکی لێک بیتەوە جۆرێکە لە هەڕەشەکردن لە ژیانی تۆیە یا ئەوانەی تریشکە قسەیان لەگەڵا کردوون دەستگا ئاسایشەکانی ئاگادار کردەوە لەو هەڕەشەیە ئەگەر کردوتەتەوە هەڵوێستیان چۆن بوو ماوەی ڕابردووە دەستگاکانی ئەمنی من سپاسیانەکەم بە بەردەوامی لەگەڵ منە لەسەر خەت بوون بۆی کە تۆمەتباران بدۆزرێتەوە بۆ هەوڵی پاراستنی ژیانی منیان داوە من سپاسیانەکەم بۆ هەڵوێستەکانی و من لێرەوە ڕای ئەگەێنم کە من لە ڕابردووە هیچ پەیوەندی و ڕەبتێکم لەگەڵ هیچ گروپێکی سیاسی وەکو پەکەکە و خەڵکانێکی تر نەبووە بەڕاستی تا بیانێ من کاری هەواڵگریان لەسەر بکەم من وەکو باگراوندێکی سیاسی لە ڕابردووە هەموو خەڵکێک ئەزانێت کە ئێمە لە ڕابردووە باگراوندێکی سیاسیمان نەبوو کە لەگەڵ گۆڕانە کارمان کردووە و ئێمە لەگەڵ سەر بە پەکە و هێزێکی لەو دۆرانە نەبووینە بەڵام من ئەمێ ئەوە بڵێم کە دەستگا هەواڵگریەکان بە بەردەوامی تەداخلات لە خاکی عێراقاکەن و ئەیانێ سەروەری خاکی عێراق بشتێوێنن و سەروەری خاکی عێراق ئێستا لەژێر دەستی خۆیان نییە و وڵاتانی دەرەکی بە هەوەستی خۆیان تەراتێنەکەن لە ناو خاکی عێراقەوە سەروەری خاکی عێراقیان دەزاندوە من وەکوتم سپاسی هەوڵەکانی دەستگا ئەمنیەکانەکەم کە بە بەردەوامی لەگەڵ مابوون و پشتیوان من و سپاسی پشتیوانی خەڵکی شەکەم کە لەگەڵ ما متعاتب بوون و هەوڵی زۆریان داوە بۆ ئەوەی کە پشتیوانی من بن و خەمخۆریەکی زۆریان واندوە من هەوڵەکانی هەموو خەڵک بۆ دەستگا ئەمنیەکان بەرز نەخێنم و من سپاس و پێزانینی زۆرم هەیە بۆ خەڵک بۆەوەی من کردومە ئازایی نیە و لە چوارچێوەی ئەرکێکی نیشتیمانیایە و ئەمە پەیوەندی بە بابەتی ئەمنی قەومیەوەیە من بۆیە ئامادە نیم ئەمنی قەومی وڵاتەکەم بەڕاستی ببەزێنم و پێشێلی بکەم لەبەرێک ئەمە پێچەوانی یاسا و پێچەوانی دەستورە و پێچەوانەی هەموو ڕێکەوتنامە نێودەوڵەتەکانەوە ئەو داوای کە وڵاتانی جیاوسێ لە تاکی عێراقیەکە پێچەوانی دەستوری عێراقەوە و پێچەوانی هەموو پەیماننامەکانی هەرێمی و ئیسلامی و نێودەوڵەتیشە کاک ئەردەڵان جەنابەت وەکو پارێزەرێک خۆ دەزانێت پێویستە بە دوای وردەکاریەکانە بڕۆین ینی تا بگەینە بەرەنجامێک لە کاتێکا لەگەڵ دەستگا ئاسایشەکانی هەرێمی کوردستاندا قسەت کردووە چ بەڵگەیەکت خستە ڕوو کە بڵێ ئەم پەیوەندیە تەلەفۆنیە ڕێک لە تورکیاوەیە و نوێنەرایەتی دەوڵەتی تورکیا دەکات هیچ بەڵگەیەک هەیە؟ بەڵێ ئێمە وەکو خۆمان لە ڕێی دەستگا ئەمنیەکانی خۆمانەوە لە ڕێی کۆمەڵی خەڵکی دڵسۆزەوە لە ناوخۆ دەرەوەی وڵاتەوە سەرەدامان دەست کەوتووە و کۆمەڵی خەڵک لە ژێر چاودێریان و ئەوە کاری دەستگا ئەمنیەکان و کاری لێکۆڵینەوەی بۆیان نامێت لەو بارەوە هیچ بڵێم لەبەرەی کە من تێمتراوە کە هیچ شتێک لەبارەی ئەو مۆزوعەوە هیچ نەڵێم بەڵام ئێمە بەڵگەکانی خۆمان خستۆتە ڕوو و بەڵگەش هەیە و ئەو کەسانی کە تۆمەتبارێکی نەم دۆستەیە ئەوە کاری دەستگا ئەمنیەکانە کە ئەو کەسانە بدۆزێتەوە ئێمە هەر لە سەرەتاوە لەگەڵ چەناوکارێکمان ینی گوێبیستی ئەو تۆمارە دەنگیە بووین ئەگەر چی ئەو خانمەی کە قسەکە دەڵێ کورد نییە و زمانی کوردی دەزانێ بەڕای تۆ کورد نەبوو؟ من وەکوتم ئەوە بابەتێکی لێکۆڵینەوەیە ئەوە لەلای دەستگا ئەمنیەکانەوە لەلای دەستگا ئەمنیەکانە بەڵام ئەم کەسە ناوی دەنیز نییە و ئەم کەسە هاوڵاتێکی شاری سلێمانیە و کەسکارەکەی ئێستا لە شاری سلێمانین و خەڵکانێک ئەزانکەم ئافرەتە کە سوکارەکەی ئێستا لە کێو نیشتەجێیە بۆیە نامێت لەباری ئەو بابەتەوە بڵێن لەبەرەوەی کارێکی لێکۆڵینەوەیە و پەیوەندی بە دەستگا ئەمنیەکانەوەی لەبەر سەلامەتی ڕۆکی لێکۆڵینەوە بۆیە ناتوان لەباری ئەو بابەتەوە زۆر بکەم بەڵام کەسەکان ناسراونەتەوە بڵێ وە لەژێر چاودێریان بەڵێ کاک ئەردەڵان جەنابەت ئاماژە بەوە دەکەی کە ینی تا ئەندازەیەک هەڕەشەش هەیە لەسەر ژیانی خۆت هەنگاوەکانی خۆپاراستن چییە لە لای تۆ چۆنە؟ من وەکو شخصی خۆم هەموو هەنگاوێکی خۆپارێزیم گرتوۆتە بێت و پەنام و من لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیە ڕامگەیاندووە کە ژیانی من لە ئێستا لە مەترسیایە تاکێکی عێراقی
لەناو خاکی عێراقا لەلایەن وڵاتێکی دراوسێەوە کراوەتە ئامان و تاکێکی عێراقی ئێستا ژیانی لێمەترسیە بۆیە ئەرکە لەسەر حکومەتی عێراق و حکومەتی هەرێم و هەموو دام و دەستگاکانی نێودەوڵەتی بەتایبەتی ڕێکخراوەکانی نێودەوڵەتی تایبەت بە مافی مرۆڤ وە کۆنسۆڵگەریەکان کە من وەکو لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەی ڕامگەاندووە ئەرکیان کە ژیانی من بپارێزن لەبەری کە ژیانی خۆم و خانەوادەکەم ئێستا لە ژێر مەترسیە جگە لەوەش من وەکو لە ماوەی ڕابرد تا ڕادەیەکی زۆر گۆشەگیر بووم و خەڵکێکی زۆر لەم دوورەکەێتەوە بەڕاستی هیچ ئەمانێک نییە لە وڵاتەوە بەڕاستی هەست بە مەترسێکی زۆر زۆر گەورە ئەەکەم واز ئەەکەم بەڕاستی من کراومەت ئامان و بەڕاستی ئەرکە لەسەر هەموو دەستگا پەیوەندیدارەکان خۆ دەرەوە بەتایبەت دەستگا دەوڵەتەکان و کۆنسڵگەری وڵاتانی بەتایبەتی ئەمریکا و کەنەدا و فەڕەنسا و وڵاتە ئەڵمانیا وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بەڕاستی پێویستە بێنە سەر خەت لەسەر ئەم پێشکاریە لەبارەی خاکی عێراقەوە بێدەنگ نەبن و من داواکارم لێرەوە لە حکومەتی عێراقی و ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوای دانیشتنی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بکات لەبەرەوەی کە حکومەتی تورکیا بە شێوازێکی زۆر زۆر ئاشکرا ئەوە تا کار لەسەر ئەوەکە کە کاری هەواڵگیری لە ناو خاکی عێراقا بکات جگە لەوەی کە ژمارێکی زۆر لە بنکە سەربازەکانی لە ناو خاکی عێراقیان لە هەمان کاتە ئەوێ لەڕووی هەواڵگیریەوە کاریگەری لەسەر جنگەکانی دەسەڵات لە عێراقا هەبێت دەسەڵاتی بۆنە تەشریعی بێ دەسەڵاتی تەنفیزی بێ هەموو دەسەڵاتی دادوەری بێ ئەوە تا ئەوێ لە ناو خاکی عێراقا جگە لە من ئەمێ ئەوەش بڵێم کە جگە لە من خەڵکێکی زۆری تریش لەلایەن تورکیاوە داوای ئەوەی یەکراوە کە کارێکی خوڕی بۆ بکات بەڵام خۆشبەختانە خەڵکێکی زۆر ئەو کارە ڕەت کردەوە و ئێمە وەکو خەڵکانی ئازادی خواست ئێمە مەبەستمانەوەی کە ئازادی بۆ هەموو خەڵکو بۆ جیهان بەدەستبێنین مەبەستمانەوەیە مەبەستمان شتێکی شخصی و تایبەتی نییەوە زۆر خەڵکێکگەڵێ ئەمە سیناریۆ یا زۆر خەڵکێکگەڵێ ئەمە بۆ خۆ بۆ بەتەڵ و پاڵەوانکردنە خێوانیە ئەمە هیچ پێویستمان بەو بابەتانە نییە و ئەمەی کە ئێمە ڕوبەڕوومان بۆ تۆمەتێکی جدیە لەسەر ژیان و لەسەر خێزانەکانمان و ئەرکیا لەسەر دام و دەستگا حکوومەتیەکان و دام و دەستگا ڕێکخراوەیەکانی ناوخۆ دەرەوەش و کۆنسڵگەری وڵاتان کە ژیانی ئێمە بپارێزن و پێویستە بێنە سەر خەت بەجددی لەبەرەوەی کە تورکیا وڵاتێکە دەسەڵات و هێزێکی فراوانی هەیە و منیش بە تاقی تەنیا هاوڵاتێکی عێراقی و بە تاقی تەنیا خۆمە وەکو هاوڵاتیشی عێراقی کاک ئەردەڵان دەستگا عێراقیەکان ئەوانەی کە پەیوەندیان هەیە بەم جۆرە کاروبارانەوە هاتوونەتە سەرخەت لەگەڵتایە یا هێشتا بەداخەوە من لە دوێ کۆنگە ڕۆژنامەنووسیەکە ئەبواە دەسەڵاتە فەرمیەکان لە عێراقا سەرۆک کۆمارکە کوردە و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سەرۆکایەتی حکوومەتی عێراقی و هەموو دەستگا دادوەریەکانی تری عێراق ئەبواە بەهاتنیاتە سەرخەت و نوێم کردایە و بانگ منیان کردە بەڵام لە ئێستا هەوڵێکەیە و من بەڕاستی ئەمێ لە ڕێی دەستگای هەواڵگەری عێراقەوە ئەم بابەتە بجوڵێنن و ئەبێ دەستگای هەواڵگەری عێراق و حکوومەتی عێراقی و دەوڵەتی عێراق ئەبێ لەسەر ئەم پێشێکاری کە کراوە بەرامبەر هاوڵاتیەک بۆ سەروەری خاکەکەی پێویستە لێبرسینەوە لە دەوڵەتی تورکیاکە و ئەم بێڕێزیە قبوڵ نەکات. کاگەر دەڵان کات زۆر کەمی ماوە دوا بابەتی ئەم دیمانەیەمان بەجێ دەیەڵم بۆ خۆت چ پەیامێکت هەیە بیڵێ؟ من دوو پەیامم هەیە. یەکەم هەوڵەکانی ئێمە لە ڕابردووە بۆ ئازادی بۆ بەدیێنانی ئازادی و سەربەستی تاک و خەڵک و کۆمەڵگا بووە ئەوەی کردومانە تەنها لە چوارچێوەیەکی یاساییە بووە بۆیان نە لێی پەشیمانین و نەتەسلیمیش ئەبین بە داخوازی هیچ کەسێک و تەنانەت نەک هەڕەشەمان دەکەن ئەگەر پارتەشمان بکەن ئێمە تەنەزول لە مەبادی و قەنەعەت و بیرەباوەڕی خۆمان ناکەین و تەسلیم بە هیچ کەسێک نابین کارێکیش ناکەین مێژوی خۆمان ناشتین بکەین و بێڕێزی بەرامبەر بە سەروەری و بەرامبەر بە وڵاتەکەمان بکەین و هاوزمانەکانی خۆمان بکەین بۆیە بە هەموو شێوەیە بە هەموو شێوەیە ڕەتێکەمەوە کە کاری پێخۆری بۆ هیچ وڵات و بۆ هیچ کەسێک بکەم بەسەر هەم خاکەکەمەوە هەم بەسەر هاونیشتیمانەکانەوە ئەمە پەیامی یەکەم. پەیامی دووەمم جاری کاڵێ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی عێراق و هەرێم کە ژیانی من بپارێزن لەبەر ژیانی من لە خەتەریاتە و لێرەشەوە داوا لە هەموو ڕێکخراوەکانی نێودەوڵەتی یونامی و UN CPT هەموو ڕێکخراوەکانی تری مافی مرۆڤەکەم
لەگەڵ یاکۆسۆگەری وڵاتانی بەریتانیا و کەنەدا و ئەمریکا و فەڕەنسا و سوید و ئەڵمانیا و هەموو وڵاتانی تر پێویستە بە زووترین کات پەیوەندیمان پێ بکەن وەژیان ئێمە بپارێزن و هەوڵ بدەن کە ئەو فۆکسی خراوەتە سەر ژیانی ئێمە بۆ ئەوەی کە بیانەوێت ئێمە ڕاوکەن و بیانەوێت ئێمە تیرۆر بکەن دیوەستێنن کە ئێمە هەوڵەکانمان بۆ بەدیهێنانی ئازادی بووە و ئێمە هیچ بەرژەوەندێکی شخصی تەن لە جوڵانی ئەم بابەتانیان نەبووە تەنها وڵاتی خۆمان و نیشتیمانی خۆمان خۆشەویە من لێرەشتەوە پەیامی کۆتاییم ئەوەیە کە هەموو تاکێکی عێراقی لای من خۆشەویست و بەڕێزە بە کورد و تورک و عەرەب و فارسەوە و من بەڕاستی ئەڵێم کە پەنجەی مناڵێکی عێراقی کورد بێ هەر زمانێکی تر بێ ئامادە نیم بیدەم بە هیچ کەسێک و بەڕاستی تاڵێ لە مووی هاوڵاتێکی عێراقی ناگۆڕەوە بەسە هەموو سەروەت و سامانی وڵاتێکی تر بێوێ کە من بەکار بێنێ لە بەرامبەر ئەوەیە کارێکی بۆکەم بۆیە هەموو شێڕەتێکەمەوە من ئەڵێم کە ئینسان پێویستە بە عیزەتەوە بژی و پێویستە بە عیزەتی شەو بمرێت. پارێزەر ئەردەڵان فاتح لە دیمانەیەکی تایبەتدا بوو لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا سوپاس بۆ پارێزەر ئەردەڵان هەروە سوپاسیش بۆ ئێوەی خۆشەویست.